لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحان لەوانەی 86 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ما ننسخ من آية أو ننسها نأتي بخير منها أو مثلها ألم تعلم أن الله على كل شيء قدير. بەڵێ خۆشەویستان و کلوانەی ڕابردوو کەمێک لە خزمەت ئەوایەتەدا بووین کە خوای گەورە لێرەدا باز لە نەسخ دەکا ئەسڵەن یەکەم جار وەکو ڕەتدانەوەی شوبهەیەک لە شوبهاتی جوولەکە و یەهود بەرامبەر بە ئیسلام بەرامبەر بەو شەریعەتەی کە کۆتا پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی بەخشرا ئیتر مەسئلەی نەسخ خوای گەورە بەیانی دەکاتەوە قەزیەیەکە لە مەسلحەتی بەندەکانە هەر ئاەتێک نەسخ بکەین یان لە بیرتی ببینەوە یا ڕەسوول الله ئەوە ئاەتێکی چاکتر لەو نأتي بخير منها وقتمان حكمك تاكتر لو آتا ديهنين كوكوزانان دفن بخير منها إما مثلا نقل كردنو قواسنوي مكلفين مسلمانانا لحكم يكبر أو حكم يشتر أزر باداشتي زياتر أو حكمة ياخذ لحكم يكبر أو حكم يشتر كوا مشقتي كم ترى لا حكم يكم أو مثلها يان وكويها وشويوية لأزر باداش لمشقات بلام وكوت ما كتاخكنو ابتلاء تاوكو مسلمانان بەدیار بکەون چەندە بەندایەتی لە بۆ خوای گەورە نیشان دەدەن. جاوت ئەگەر ملاحەزە بکەین لێرەوە وەکو شێخ ابن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ دەفەرمی لێرەوە هەتا وەکو ئەو ئاتانەی کەوا لە سەرەتای جوزئی دووەم باز لە تەحویلی قیبلە دەکا ئەو ئاتانە هەمووی دەفەرمین پێشەچیە تەهیئەکردن و ئامادەکردنی دڵی ئیماندارانە لە بۆ ئەوەی کەوا پێیان تەقەبول بکرێ مەسئلەی تەحویلی قیبلە. ئیتر مسألة نسخ لقرآن بيروزيار زانایان وكو جمهور علماء إسلام وبتابتي مفسرين كاتك باز لمسألة نسخ ذكر آية لقرآن بيروز نسخ هي يعني ديار جمهور علماء لسرون كوا بالي نسخ هي وكو بلفظي نسخ شخوي جوره هنايتوا هندق لزانایان دلين نسخني تخصيص هي هەندێک لە زانایان تیش دەڵێن بەڵێ نەسخ هەیە و گەلێک زۆریش هەیە بەڵام بەو شێوە و بەو شێوەش بەڵێ نەسخ هەیە لە قورئانی پیرۆز بەڵام چەند ئاەتێکی مەحدودە بەو دەرەجەشنێکەوە هەندێک لە زانایان بەڕاستی هەر هەموو زۆربەی زۆری ئاەتەکان بە ناسخ و مەنسوخ دادەنێن واش نییە و ئەوەش نییە بڵێن نەسخ نییە بەڵێ نەسخ هەیە لە قورئانی پیرۆز بەڵام چەند ئاەتێکی مەحدودە و دیارە خێریشی تێدا ئەو نەسخەی کەوا خوای گەورە کردیتی لە بۆ نمونە ئەو بابنە شێوازەکانی نەسخ لە قورئانی پیرۆز و بەنمونە هینانەوە چەند شێوازێک زانایان باز دەکەن با بڵێن نەسخی قورئانی پیرۆز یاخود نەسخی ئاەتەکانی قورئانی پیرۆز یەکەمیان نەسخی حکم و تیلاوەکەی یعنی هەندێک ئاەت هەیە کەوا خوای گەورە پێشترێ دای بەزاندیە بەڵام دواترێ ئەو ئاەتە نەسخ بۆوە نەما کاری پێ ناکرێ وەکو حکم وەکو تیلاوە و لەفزەکەشی نەما وەکو لە سونەنی صحیحدا هاتیە کەوا سەحابە خوایان لە ڕازی باز دەکەن کەوا ئاەت هەبووە وەکو دایکمان عایشە خوای لە ڕازی باز دەکا ئاەت هەبووە باز لەوەی دەکا کەوا حەرامبوون بە شیر بە ڕیضاع کو حەرام دەبیتن کەسێک لە یەکێک دەبیتە مەحرەم کاتێکەوە 10 جاران شیری ئەو ئافرەتە بخوا 10 ڕەضەعات واتە 10 جاران منداڵێک شیری ئافرەتێک بخوا ئەو جا دەبیتە مەحرەم لە بۆی ئەو جا دەبیتە مەحرەم دەفەرمی و ئاەتێک بە لە قورئانی پیرۆز بەڵام دواتر هەم لەفظەکەی هەم حکمەکەشی نەما هەم لەفظەکەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لایدا و هەروەها هەم حکمەکەشی گۆڕا بە حکمێکی دیکە کەواتە ئەوە یەکەم شێواز لە شێوازەکانی نەسخی حکم و تیلاوە. دووەم شێواز لە شێوازەکانی ئەوەیە کەوە نسخی لفظ
و هەروەها مانەوەی حکمەکەی نسخی لەفظەکە نەما بەڵام حکمەکەی ماوە لەوەش مەسئلەی پێنج ڕەضعە بۆی کەوە ئەو دە ڕەضعی کە پێشتری هەبوو بۆ پێنج ڕەضعە و مەسئلەیەکی دیکەش وەکو مەسئلەی الشەیخ والشەیخەة إذا زەنەیا فەجلیدوهما البەتە واتە پیاوێکیان ئافرەتێک کەوە محسەن بوون با بڵێن هاوسەریان هەبوو کە زینایان کرد ئەوە حکمەکەیان ڕەجم دەکرێن دیارە ئەگەر هاوسەریشانە بۆکو لە سوڕەتی ئەننور خوای گەورە باسی دەکات کەەوە 100 جەلدان لێدرێت ئیتر ئەو ئاەتەشکەوە باز لە ڕەجمی زیناکەردەکە زیناکەری کە هاوسەری هەیە دەفەرمی ئەوەیەشیان ئاەت بووە لە قورئانی پیرۆز بەڵام ئاەتەکە لادرا وەکو لەفظ بەڵام حکمەکەی ماوە کەواتەوە شێوازی دووەمە لەفظەکە نەسخ کراوە بەڵام حکمەکەی هەر ماوە کەواتە یان نسخی لەفظ و حکمەکەی وەکو عەشر ڕەضەعات یان نسخی لەفظەکەی بەڵام حکمەکەی هەرما وەکو ڕەجمی زیناکەر یان ئەوەتە نسخی حکمەکەی بەڵام لەفظەکەی مایتەوە وەکو ئەوەی کە لە سوڕەتی ئەنفال ئەو ئاتەی کە ئینشاء الله تعالی دەگەینە خزمەتی کاتێکەوە خوای گەورە لە سەرەتادا فەرمان دەکا ئەگەر بێت و ژمارەی ئیمانداران یەکێک بوو بەرامبەر بە 10 کەسی کافر ئەوە دەبی بەرامبەریان ڕابوەستن و سەبر بگرن و هەڵنێن بەڵام ئەو حکمە نەسخ بووە بەڵام ئاتەکە هەرمایتەوە لە دواتر لە بۆ حکمێکی دیکە بۆی کەوە یەک بەرامبەر بە دوو و هەروەها مەسەلەی تەحویلی قیبلە و بابەتی دیکەش کەوا دواتر ئینشاءڵڵا کە دەگەینە خزمەتیان باسی کەواتە ئەو سێ شێوازە نەسخە هەیە کە وەکو گوتمان جمهوری عولەما و مفەسرین لەسەرن کەوا نەسخ لە قورئانی پیرۆزەیە بەڵام چەند ئاەتێکی مەحدودە کە نەسخەکەش گوتمان خوای گەورە الحەکیمە سبحانه وتعالى هەر شتێک کە بابن هەر ئاەتێش دابەزاند لە بۆ کاتێکی دیاری کراو کە خوای گەورە حکمەتەکەی وا بووە ئەو کاتە ئەوە باش بووە دواترێ ئەوجا حکمی نهایی دابەزاند کە تا ڕۆژ قیامەتی بە حکمی نهایی کار دەکرێت کەوا دەزانین مەسلەحەتی عیباد و بیلاد و مەسلەحەتی هەموو بەندەکان لەوەیدا کەوا کار بە ئەحکامی نهایی بکرێت ئەوجا دەفەرمی کاتێکەوە کەسانێک با بڵێن ئەو شتە ڕەفز دەکەن و کە نابی نەسخ هەبی لە شەریعەتی خوای گەورە یاخود کو دەبی بە هاتنی شەریعەتی پێشترێ نەسخ کاتەوە یان لەناو هەمان شەریعەت فلانە ئاەت بێ ئاەتی پێشترێ نەسخ کاتەوە بابنە شوبهەیەک دەسەوەی دروستەکە خوای گەورە دەفەرمی ئەلەم تعلم أن الله على كل شيء قدير نازانی کەوا الله سبحانه وتعالى بالتأكيد لەسەر هەموو شتێک بەتوانایە کاتە خوای گەورە هیچ سنوورێک لە بۆ قودرەتی خوای گەورە نییە سبحانه وتعالى هیچ شتێک هیچ سنوورێک لە بۆ قودرەت و دەسەڵاتی خوای گەورە ئیتر لە زمانی دەسەڵاتەکەی خۆی خوای گەورە سبحانه وتعالى دەسەڵاتی ئەوەی هەیە کەوا لەسەر بەندەکانی حکمێک لە بۆ فترەیەکی محەدەد دابەزێنی پاشان حکمێش کە دابەزێنیتن کەوا ئەو حکمە پێشترێ لا بدا و کار بە حکمێش کە خوایە سبحانه وتعالى هیچ کەسێک ناتوانێت سنوور لە بۆ دەسەڵاتی خوای گەورە دابنێ جا لێرەدا قدیر لە قودرەوە هاتیە قودرە عەکسەکەی عەجزە وما كان الله ليعجزه من شيء في السماوات ولا في الأرض كواتا عكس قدري عجزة خوای گەورە عەجزی نییە بێتوانە و بێدەسەڵات نییە سبحانه وتعالى هیچ شتێک نییە لە ئاسمانەکان و لە زەوی خوای گەورە عاجز بی بەرامبەری و دەسەڵاتی بەسەردا نەچێ بەڵکو هەرە لەسەر هەموو شتێک بەدەسەڵاتە سبحانه وتعالى ئەوە بەشێکە لە عەقیدە زۆر مهمە لەگەڵ ئەسما و صفاتەکانی خوای بەو شێوە بژین بەو شێوەی لە خوای گەورە داوا بکە کە لەسەر هەموو شتێک بتوانایە هیچ شتێک نییە لە سنووری خوای گەورە دەربەسی سبحانه وتعالى بەو شێوەی لێی بپاڕێەوە لە دیارکە لە جێگایت کەش خوای گەورە سبحانه وتعالى کە وەصفی خۆی دەکا بە قەوی بەڵێ قەویش عەکسی ضعفە کەواتە خوای گەورە هەم قەویە هەم قەدیریشە کەواتە هەم قەویە ضعف و لاوازی نییە هەم قەدیریشە بە هیچ شێوەیەک عەجز و بێتوانایی نییە سبحانه وتعالى ألم تعلم أن الله له ملك السماوات والأرض ئایا نازانی کە مولکی ئاسمانەکان و زەوی هەمووی ئیخوایە سبحانه وتعالى ئەو خوای کەوا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکیدا دەشتێ ئیتر لۆ پێت سەیرە کە خوای گەورە حکمێک نەسخ بکاتەوە بە حکمێکی دیکە ئیتر مولکی خۆیتی
خوای گەورە بە خۆی بەڕێوەی دەبا بەو شێوەش بەڕێوەی دەبا کەما یەشاؤه هو سبحانه وتعالى بەو شێوەی کە ویستی لەسەرە. ئیتر بەندەیەکی زەعیف کەوا عەقلیشی بەڕاستی مەحدودە زۆر جاران لە قەدەری خوای گەورە تێناگا، باشە لەبەرچی ئەتراز بگری، لەبەرچی ئەتراز بگری. والعیاذ بالله ئیشی بەندە ئەوەی تەسلیمی ئەو خوای الحەکیمە بی سبحانه وتعالى کەوا بەتەئکید بەیەقین هیچ شتێک ناکە ئەو پەڕ حکمت تێدانە، بەڵام لەوانەیە حکمەتەکەی تێناگەم. دەیخوا لەسەر هەموو شتێک بەدەسەڵاتە و مولکیش مولکی خۆیتی، مولکی ئاسمانەکان و زەوی خۆیتی، بەخۆی بەڕێوەی دەبا، بە مەشیئەتی خۆشی بەڕێوەی دەبا. ئیتر هەر حکمێک لە ئەحکامی شەرعی یان لە ئەحکامی قەدەری کەدای دەبەزێنی، خوای گەورە سبحانه وتعالى يفعل ما يشاء ئەوەی بێوێ دەیکا سبحانه وتعالى. وما لكم من دون الله من ولي ولا نصير. وبزان أي إيمان دارنا ما لكم من دون الله لخوار خواي گەورە سبحانه وتعالى دون لخوار الله سبحانه وتعالى كهمو مخلوقات لخوار الله سبحانه وتعالى لهمو شتێک لخوار اللهنا لجير توانا ود صلاتي خوانا همو شتەکان همو مخلوقات همو عالمين لەلایەنی عەزەمەتەوە لەلایەن قودرەتەوە لەلایەن قووەتەوە لەلایەنی بابلين ذاته هر هموي لخوار خواي قورنا سبحانه وتعالى. يتر وما لكم من دون الله من ولي ولا نصير. هيد كسيق نية لخوار خواي قورنا سبحانه وتعالى كببت ولي لبوتان ببت نصير ببت ولي أو شتاني كوا بيتان خوش اللوتان دستبر بك ببت نصير أو شتاني كوا ليدة ترسين ليتاني بدور بخاتوا. هيد كسيق نية غير الله لخوار خواي قوري هيت كسيش كتاني ببتا ولي وببتا نصير بلكو الله ولي ونصير فنعم المولى ونعم النصير وكخواي قوري فرمي فنعم المولى ونعم النصير تاكترين مولاي خواي قوري تاكترين نصير بشتي بيبستا بشتي بيبس توكلي لسربكا إتر الله سبحانه وتعالى لسر هموش تيك بتوانا ملك كش إيويا وتصرف وتدبير هر أو ديكاو هر خوتان بدنا بناي أو تسليم أحكامي خواي قولبن لأحكام الشرعي لأحكام قدريش. أم تريدون أن تسألوا رسولكم كما سئل موسى من قبل. يعني وتدتاني برسيال لبيغمبركتام كان كمحمد المصطفى صلى الله عليه وسلم هل وكو برسيال لموسى كرا عليه الصلاة والسلام زالير دا خطابك لبو شيء مفسرين دفرمون لبو أهل كتابه ولبو مسلمانانشا لبو بيغمبر صلى الله عليه وسلم رسول الله لبو هموان هاتيا لبو همو خلشي هاتيا كواتا همو خلشي سروي زوي لهكاتي هاتني بيغمبر صلى الله عليه وسلم حتى روج قيامته هر هموي أمتي دعوي بيغمبر صلى الله عليه وسلم حتى هر هموي مخاطبا بو دعوي كبيغمبر ديكا صلى الله عليه وسلم كبينير درايا دي باشا لودة تاني برسياري والا بيغمبر كتان بكن هر وكو برسيال لموسى كرا بيشتري عليه الصلاة والسلام دار أو برسيارانا كوكو ليردا خواي قور سبحانه وتعالى كنهي لكردينا وكو زانان دفرمون برسياري التعنت والاعتراض التعنت واتا برسياري بكي بس بمبستي مشقت برسياري بكي بمبستي برانبركت توش مشقت بكي يان حكم يقدر بسي كخوت توش مشقت بكي وهروها برسياري بكي وكو اعتراض نقلبو مسألة تيجيشتن كواتا ليردا أوي كوا خواي قور منعي كردي ليرو لزقايدك أوي برسياري ومسألة التعنت والاعتراض برسياري كوا مشقتي تدابي لبو برانبركت يان لبو خوت وبرسياريش بنيتي اعتراض بيكي بلام برسياري استرشاد بي بما بستي تعليم بي بما بستي رينموني كردن بي بما بستي تيجيشتن بي لديني خواي تاكو زي بكي أو طبعا ممنوع بلكو محمودة بلكو تساكي إنسان برسيار بك لدينكي تاوكو تيبقى وزي بكا ديارا بل برسيار وكو جولك وكو بابن وكو أهل كتاب وكو مسلمانان خواي قولوا خطابان توزيدك طبعا وكو أهل كتاب خواي قولوا كل سورة النساء أم تريدون أن تسألوا رسولكم يسألك أهل الكتاب أن تنزل عليهم كتابا من السماء فقد سألوا موسى أكبر من ذلك فقالوا أرنا الله جهرة كواتا جولك كان برسيارا لبيغمبر ذكر صلى الله عليه وسلم كوا كتابك لأسمان وداب زيني برسيارا لبيغمبر ذكر داوان لذكر صلى الله عليه وسلم تاوكو قناعات ما بك أتو رسول الله كتابك لأسمان وداب زيني
کەواتە خی گەورە فەرمی پرسیاری گەورەتریشان لە موسا کردیە گوتیان ئەرینە الله جاهرە کەواتە یا ئەهلی کتاب ئەو پرسیارە لە ڕسوول الله مەکەن صلی الله علیه وسلم پرسیاری تعنتە ئەوە لە سەڵات پێغەمبەر نیە صلی الله عليه وسلم وهروە بەنسبەت ئیماندارانیش يا أيها الذين آمنوا لا تسألوا عن إلا سورة المائدة يا أيها الذين آمنوا لا تسألوا عن أشياء إن تبد لكم تسؤكم أي باورداران پرسیار لە پێغەمبەر مەکەن صلی الله عليه وسلم لە هەندێک شت ئەگەر لۆتان بەدیار بکەوی تسؤكم واتە لە بۆ خۆتان خراپە لۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو ذروني بەجێ بێڵن ئەو شتانی کە بە خۆم لێتانم باس کردێ و زیاتر پرسیار مەکەن ئەو شتانە بەجێ بێڵن کە ئەمە زیاتر باز نەکردێ لە بۆتان زیاتر لێم پرسیار مەکەن لۆی زانان دەفەن لە زەمەنی وەحی کەوا دادەبەزی لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باش نەبووە پرسیارکردن لێگەڕابان لە بۆی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە دەکە لە بۆ خی گەورە لە بۆی دابەزانی ئەو هەندە زیاتر باز مەکەن خی گەورە دەفەرمی حەزم لەسەر فەرز کردینە پێیان صلی الله عليه وسلم پێیان ڕادەگەینی یەک لەوانە سێ جان دەپرسی یا ڕەسوڵ الله هەموو ساڵێ پێیان صلی الله عليه وسلم دەفەرمی نەمگوتی هەموو ساڵ ئەگەر بڵێم هەموو ساڵێ سەرتان فەرز دەکرێت وهەز بینن ئەم کە دەڵێم لەسەرتان فەرز کراواتە یەک جار کەواتە ئەو نەوع پرسیارە لە زمانی دابەزینی وەحی بەڕاستی باش نێ بکرێ بەڵام لە دوای دابەزینی وەحی وەکو پرسیارکردنێک لە بۆ تعلیم و ئیستەرشاد و تێگەیشتنی دینە کە تو بەمبەستی جێبەجێکردنی بەڵێ ئەوە زۆر طەبیعیە بەڵکو سوود بەخشیشە بەڵکو بە خۆت و ئەوانەی کەوا جێشیان لێ دەبیتن لە وەڵامەکەی دیارە سوود دەبین دیارە واتە شتی دیکەش تێدامایە بە پشتوانی خی گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی باسي دكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون